پشتوان حکمت هرم و کردستان و رینمان وزارت تندرستی دی جی بجی کین جبرکو اوه ویروس که کجکه دید مال دامینین جبو پاراستنا خو و خیزانا خو و دوبر و هوال و برادر و مروفین خو. من هنرمند نرمین رضا داواتان یکم پابند بن برین مای تندرستیکان و لمالکانتان نچنه دروا چونکە بە نەچنە دەرەوەی ئێوە ژیانی خۆتان و خێزان و کەسە نزیکەکانتان و هاونیشتیمانیان لە مەترسی ڕزگارەکەن. ئێمە ئەتوانین قەرەبووی هەموو چوونە دەرەوە و گەشت و سەیرانەکانمان بکەینەوە، بەڵام بەداخەوە ئەگەر کەسێکی ئازیزمان لەدەست بین ناتوانین قەرەبووی بینەوە و هەتایە ئەبێ بە برینێک لەسەر دڵی ئێمە. بۆیە داواتان یەکەم پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان و لە ماڵەکان نەچنە دەرەوە. دید مالت خود آمینین جبو ساخرمی آخال خوشتویت خود دی پامبندی رنمای وزارت تندرستی بین و هر دیسا دهاری کار بین و پشتوان بین بو برایت خواهد هزید امنی ورن وەک هەمیشە لە پێناوی خۆمان و خۆشەویستانمان گرەوی ئەمجارەی ژیان بەرینەوە. من ڤێرنا کەمال ڕاگەیاندکار و چالاکوان لە سلێمانی هیوای سەلامەتیم بۆ هەموو هاوڕێیان و بۆ هەموو مرۆڤایەتی هەیە لە ڤایرۆسی کۆرۆنا، ئەو ڤایرۆسەی کە بۆتە خۆرەی گیانی مرۆڤەکان و هەر بۆ ئەو مەبەستەش هاتووە گیان لە ئێمە بسەنێت. بیهێنە پێش چاوی خۆت کە ئێمە لە جەنگێک داین، پێویست دەکات ماوەیەکی زۆر لە ماڵەوە بین و هاوکاتیش ئاگامان لێی نییە کە لەو جەنگەدا هەر ساتێ لە ساتەکان تۆپێک بەرماڵەکەمان بکەوێت یاخود هەر چەکێکی تر بەرماڵەکەمان بکەوێت و ئێمە هەموو لەناو ببات. بۆیە هاوڕێیان پێتان دەڵێم سەبر بگرن، ئەمەش جەنگێکی ترە بەڵام بە شێوەیەکی ئاسانتر. ئەم جەنگە بە شێوەیەکی تر پێمان ئەڵێت فەرموو تۆ بۆ ژیانی خۆت بجەنگە، کەواتە ئێمە ئەبێت لەم جەنگەیانە خۆمان براوە بین، چونکە ئەم جەنگەیان مرۆڤ نییە و بەدەستی مرۆڤیش نییە. بۆیە دەبێت خۆمان لە بەرامبەریدا براوە بین و جەنگەکە بەرینەوە، کەواتە ئەمە کاری خۆمانە، هەم خۆمان بۆ خۆشەویستانمان بهێڵین هەم خۆشەویستانیشمان بۆ ئێمە.